ڕوبەری قەسرێ گەلێک زۆرە بگرە لە ڕێژ دوورێ هەتا زینی بانەمشێ هەتا چتە وەرزێ هەتا چتە مامەڕووتی دەوری 4,000 ماڵەکیە لە دەشتێ ماوان عەردەشی زۆری لێیە خەڵک لۆ خۆ کڕیتی بیکاتە خانی بەڵام لە بەبێ ئاویێ کەس ناتوانی خانی لەوێ بکە و بیکاتە خانی لێرەش تەقریبەی لە ناو ماڵان لە ناو عەوزی قەسرێ ئاو کمە زۆر ماڵ هەیە بە تانکەری ئاوی دەکڕی زۆریشن حەولدایە حەولەکێن لۆ بدەن لە ڕێژ دوورێ ئاون لۆبێیان لە دیلمان بەس تا ئێستا حکومەتی بایەخەکی پێ نەدایە بە منتیقەی قەسرێ. لە وەرزی هاویناندا گرفتی ئاویمان زۆر زۆرە سەرڕە ئەوەی کە زۆرترین سەرچاوی ئاویمان هەیە بەڵام تا ئێستا حکومەتی سوودی لێ نەبینێ بۆ ئەوەی ئەو ئاوی بخاتە خزمەت ئەو خەڵکی کە دانیشتوای ناحیە قەسرەیە و باڵەکاتی بەعام هەمووی سەرچاوی ئاوی گەلێک زۆرە بەڵام گرفتی ئاوی لەگەڵ یعنی ڕۆژانە هەیە یعنی لە وەرزی زستانانیشدا هەر گرفتی ئاویمان هەیە بە تایبەتی لە هاویناندا هەر گرفتەکە بە زەقی دیارە ئەمن وەکو خۆم 2 ساڵە لە وەرزی هاویندا گرفتی ئاویم هەیە یعنی حکوومەت یان بڵێن شارەوانی بەتانچی ئاومان بۆ دابینەکە بەڵام لە درنگانی هاویندا نەک لە ناو هاویندا لە درنگانی هاویندا کە ئەمە زۆر بێ ئاوین ئەو جار ئەو لە درنگانی هاویندا ئەومان بۆ دابینەکە حکوومەت بەڕاستی پرۆژەی ئاوی گەورە بینتەواری جێبەجێکردن لە ناحیە قەسرێ لە باڵەکاتی بەگشتی و ساڵانەش بەخوای لە 2022 نزیکەی 10 ماڵ 15 ماڵ یعنی بەس لە 2022 قەسریان بەجێهێشتێ ڕویان لە شاری کردیان لەبەر کەم ئاوی لەبەر بێ ئاوی ئاویان نییە.